ئەمڕۆ ڕۆژی گیانی کرێکارانە بۆ ئێمە دوو میوانی تایبەتمان دەبێت ئەمڕۆ جیا لە کەسانی پەیوەندیدار بەو لایەنە ئێمە کەسانێکمان هێناوە کە خۆیان لە ناو کارەکەدان و پیشەوەرن و کار دەکەن ئەوانیش بە شێوازێکی جیاواز لە پێناو بەدەستێنانی ژیانێکی باشتردا وەکو کرێکارێک هەم بۆ خزمەتی کۆمەلگا هەم بۆ خزمەت و بژێوی ژیانیشان هەوڵیاندا و کارەکەن ئەویش هەریەک لە وەستا سەباح نانەکەلی وەکو پیشەوەر و ڕزگار سێودێن وەکو پیشەوەر هەردووکیان لە ستۆدیۆ لەگەڵمانە بن بەخێر هاتن زۆر بەخێر بێن وەستا سەباح وەستا ڕێزی سپاس دەکەین خۆشحاڵین بەم بەیانیە لەگەڵ ئێوە دانیشتوین ئێوە کە ڕۆژی جیهانی کرێکارانە سەرەتا ئێمە پیرۆزبایی لە ئێوە دەکەین بە هیواین کە لەشتان ساغ بێ بتوانن ئەو ئەرکەی کە لەسەرتانە بە باشی جێبەجێ بکەن و ڕۆڵتان هەبێ لە باشترکردنی دۆخی کرێکاران لە هەرێمی کوردستان. پیرۆزەم ڕۆژە لە هەردووکتان بەخێر هاتن. پێیانتان چییە؟ ئەمەش پیرۆزبایی خۆمان ڕادگەین لە بۆ جیهانی کرێکاران لە بۆ هەموو جیهان بە تایبەت لە بۆ هەرێمی کوردستان پیرۆزبایی لە هەموو کرێکارەکان دەکەین وەک پێویستە لە خۆ یعنی ژینگە پارێز کە باز دەکەێت لە بۆ ژینگە پارێز دەبی خۆشمان یارمەتی ئەو کرێکارانە بدەین کە لە جادەکان کە کار دەکەن وەک لە ناوسارەی دەبینە کۆدیەکە بپسێکە فرێت بداتە دەرێ دەبی خۆمان بۆ بکەین ئەو کرێکارانە یعنی یارمەتیان بدەین. زۆر باشە بە خۆمانەوە. وەستا سەباح لەوە دەست پێ بکەین چەند ساڵە ینی کاری پیشەوەری یاخود کرێکاری دەکەیت؟ لە 45 ساڵ زیاترە. 45 ساڵ زیاترە. بەگشتی دۆخی کرێکاران دۆخی پیشەوەران چۆنە وەکو ئەوەی کە خۆت و دەوروبەری خۆت دەبینی؟ خۆمان وەک ئەوەی دەبین ئێستاکە نەتکرێکاران وەک مافیان وانە خورایە ئەلحەمدولیلا لا ئێمە ینی کاری ئێمە کاریان نەتکاریان پێ دەکەین بەس ئەوانەی ئێستاکە دەبینی لە دەستکرێتی ینی دەنالێن بەڕاستی یعنی ئەوانش هەرێ نەکرێکارن لا ئێمە ئیش دەکەن کە تەمەنێکی وا لە کار دەکەن پێویستیان بە دوکانە پێویستیان بە کاری خۆیان سەر بە خۆیان نەک هە لە لای ئێمە کار بکەن ئێستا دەبینی هەمووی توانای ئەوان نییە یان دوکانش بەکرێ بگرن لەبەر ئەوەی داواکارم یانی دەبی چاوک بخشێنن لەو کرێکارانەیە کە لە لای ئێمە ئیش دەکەن و دوای دەبنە سەربەخۆ وەک سەربەخۆ دوکانش دانێن. جا وەستا سەباح تۆ هەم وەستای هەم خۆش کرێکاری؟ بەڵێ. کاک ڕزگار تۆ شار بە هەمان شێوە وەستا و کرێکارن. بەس نەمازانی پیشەکەیان چێت بۆ ئەوی بینەران ینی بزانە بە هەر چەنایەتی کارکردن هەموو ڕوونگۆڕیم هەیە ڕوونگۆڕی سیارە و بەڵێ ئەی وەستا سەباح فیتر باشە کارەکەتان قورسەنە؟ ئیشکردنە لەگەڵ ئامێر و مەکینە و ئاسن. بەڵێ کارەکەمان قورسە بەڕاستی. لە چەند ساڵیەوە دەست پێ کرد وەستا؟ لە تەمەنی 8 ساڵیەوە. لە 8 ساڵیەوە تۆم پیشەیە؟ بەڵێ. قورس نەبووە بۆت؟ بەڵێ تەبعاً لە ژیاندا لێ ڕاهاتین لەگەڵ ژیانی خۆمان لێ ڕاهاتینە و بەردەوامیشن هەتا ئەوە پیشەی ژیانمانە. چەند نەوەت پێگەیانوە و فێری و پیشەیە و کرد؟ زۆر بەژمار نایە. بەژمار نایە ماندوو نەبێ. ڕزگار تۆ چەندێکە دەستە پێگەوەنە حەزەکەم بزانم ئەو هەموو تەمەنیان بۆ دانا. لەو پیشەوەری خۆم ئەوەی کە ئێستا دەیکەم ئەوە 12 ساڵە 12 ساڵە ئیشەی دەکەم بەڵام بەر لەم کارە هەر کاری ترم کردووە و ئیتی هەر ئێستا خاوەن کاری یان چەند کەس لای تۆ کار دەکات چەند کرێکار؟ ئێستا هەر کوڕەکانی خۆ من ماشەڵڵا گەنجیش یان لەوە ناچێ کوڕەکانی خۆت باشە ئەو کاتێک کە کرێکار بووی یان ئەگەر کرێکارت جگە لە کوڕەکانی خۆت لەگەڵت بێ بەپێی ئەو کاتژمێرەی کە باز دەکرێت یاخود ئەوەی کە مافی کرێکارە بەم شێوەی مامەڵەیان لەگەڵ دەکەن؟ ئەمن هەر تەقسیم کردیە هەر سێ شەفت ئیش دەکە هەموو هەرچی بێ ئەمن 8 کاتژمێر 8 کاتژمێر 7 کاتژمێر ڕۆژوێ مەسەلەن دەگاتە نوێژ ڕۆژوێ دەگاتە شەشی ئەو هەیە ینی باشە خۆ وەکو خاوەن کار نۆ کاتژمێر دەوامەکەی؟ ئەمن 9 کاتژمێر تقریبان کار دەکەم ڕۆژەیە یعنی ئەم ڕۆژ نا ڕۆژوێ مەسەلەن 6 کاتژمێر کار دەکەم جێرەی ئەوە کێ چکە بخۆم کارەکەمە وایە ڕۆژوێ مەسەلەن تا نیوە کار دەکەم ئیدی ئەوان دەجێ منن. باشە وەستا سەباح لای تۆ ئەو کرێکارانێک کە کار دەکەن باس لە دۆخی خۆیان ناکەن مەسەلەن دۆخیان بە شێوازێکە لە ڕووی ئابوووریەوە
باشن خراپن پێویستە تۆ موچەکەیان زیاد بکەی یان چ داوایەکیان هەیە بەگشتی تا ئێستاکە ئەو داواکاریان نەبووە زۆر باشم خۆم لەگەڵیان باشم بخۆم لەگەڵیان باشم یعنی نالم ڕخنە بگرن قاتە لەگەڵیان گەلە باشم ئەمە هۆکاری چییە وەستا سەباح لەبەرەوەی کە خۆت بە کرێکاریە تێپەڕێویت و خۆت ینی کرێت وەرگرتووە لە بەرامبەر ئیشەکە تا وای کردووە کە لە داهاتووە لەگەڵ کرێکاری دیکە باش بیت ئەوانە بۆی لێکرم کە یان لە بیدات و لە مناڵیەوە کە یان چاوم لە وەستای خۆم بووە چاوم لە وەستە کە وەستا وحید برا گەورەم بووە هەر وەستامان بوو هەبرا گەورە خۆشمان بوو چاوم لەوە بووە کە دەبینی یعنی کە یارمەتمە وەک بەخشیش وەکە زیادە ئەمش ئەوانەم بینی کە ئێستاکەش ئەوانە ئەم حەولە دەم زیاتر بکەم بۆتە مەدرسە حەولە دەم زیاتر بکەم لە حەدی خۆم زیاترشان یارمەتیان دەدەم ئەو بەس ئەوەی کە بەڕاستی یعنی کە باسم کرد لە بۆ کرێکارانی لای هەموو دەکە پیشەسازی باشوور وەک پێویستمان بە یعنی دابینکردنێکی مرۆڤایەتی وەک ئەوانەیە کە دەمێنی ئاگرێک دەقەوت بێ ئاگرێک لە ناوسناب ئیمە کاریمە بەنزین و ئاگرە دەکا بەنزین و ئاگر کارەوە کە ئاگر کە کەوتا پێویستمان بە ئاگر کوژێنەوەیەک ئاگوژێنەوەک لە لای مەتیقەی لای هەموو کرێکارەکان یعنی ئەوە پێویستە چۆگوما ئەوە لەگەر ئاگرکردنەوە هەتا تەلەفۆن لە بۆ ئاگر کوژێنەوە دەکرێت ئاگر کوژێنەوە دەمانگاتێت لەو زیادە قەڵەبارغەی کارەسات ینی داواکاریەکەت ئەوەیە لە هەر بازاڕێک لە هەر شوێنێک لە نزیکەوە ئاگر کوژێنەوەی لەبێ بۆی بەخێرایی لەبەر ئەوەی ئەو کارمەندانە ئەوان کار دەکەن لەوێ خوانە خواستە باجییان لە دەست نەدەن چونکە مافی مرۆڤە هەموو کرێکاران سەلامەت باشیان هەبێت ویستم کاک سەباح کاک ڕزگار هەردووکتان پرسیاریەوەتان لێ بکەم جگە لە ئەو لایەنەی دیکە بینە ئەم لایەنە ئابووری و مادیەکەی کرێکار تا چەند پابەندە بۆی کە ئەو پێداویستیانی بۆ پارێزی خۆی بۆ سەلامەتی خۆی پێویستە بەکاری بێنێت هەم خۆتان و هەم ئەو کرێکارانش کە لەگەڵ ئێوە کارەکەن یعنی لە کاتی کارکردن بۆ نمونە دەستکێشە کە لاواد هێلەکە هەموو ئەمانە پابندن پێوەی کرێکاران بەکاری بێنن کردوتانە بە مەرج بۆی کرێکار بەکاری بێنێ و پارێزکار دەستکێشە دوای ئیشمە زۆر دەکا بەرزکردنەوەی سیارەیە بەرزکردنەوەی سارە ئەمە تەداخل ناکەن هەتا پای بۆ دانەنێ تەمین نەکە ئەمانەت نەکەین دەستکاری ناکەین ئەوە یەک لە دوو کە بۆنیتمان کردەوە یەکسەر جاری ئاگری قەتح دەکەین پاتری سەری پاتریار دەگرین دەکە هیچ خەتەریاتش تێدا نەمێنێ ما کارەبای تێدا نەمێ دەکا هیچ خەتەریاتش تێدا نەمێ دەست بەکارەکان و خۆمان دەکەین یەکە ئەمە چوینە دوێ هەمومان فێر بکردینە هەمومان فێربوون بۆ شێوازەی دەچنە دوێ زۆر باش کاک ڕزگار هەموو شوفێرێک پێویستی بە پیشەکەی ئێوە دەبێت ینی هەر دەبێت سەردانتان بکات بەتایبەت با بڵێن کە جەژنە کە خەڵک گەشت دەکات دەڕواتە دەرەوە دەبێت بێ ینی چێکێکی ئۆتۆمبیلەکەی بکە سەیری کە بزانە ڕوونەکەی تەواوە ئاوی مەزبوطە هەموو ئەو شتانێک کە لە ئۆتۆمبیلەکەی بێکێشە اینجا با بڵێن ئەو گەشتێک کە لە بەردەمیت یاخود ئەو سەیرانێک کە دەوێت ئەنجامی بدات ئەوان ئەو خەڵکی کە سەردانتان دەکەن بە گشتی لەگەڵ کرێکاران مامەڵەیان چۆنە؟ ئەمە ئەوانەی دین زۆریان مەسەلەن یان هاوڕێنە یان مشتری پێشترێ بووینە تەعاملی مە زۆر خۆشە ینی ئەگە کابرا بێ لێماندا بەقەت دەنجێ ناکەین ئەوە نییە برێ شتێک بی تونند و تیژ بین یان ئەوە بین هەرچی دی یعنی بە ڕۆژی خۆش بەڕێ دەکەین و ئیدی دوی جارەچکە بێتەوە ئەگەر کەسی جاری یەکەم بێتەوێندە دەبێ ئەو کەسە بێتەوە ببینی کە ڕوومان چەند خۆشە باشە پرسیارێک دەکەم بەڵام بینی خۆمان بە ینی باوەڵامان ئەو کرێکارانەی کە لای ئێوە کار دەکەن ناویان تۆمار کراوە؟ نا بەس کوڕی خۆم پێشتر لەکلە من هەبوون تۆماریش کرابوون بەس ئێستا ئەوان نماینە ینی ئەوە کاک ڕزگار لە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی کە دەستەبەری کۆمەڵایەتیان بێت تەنانەت خۆشت هەموو ئەو کەسانەی کە لەگەڵتانن دەستەبەر کراون واتە ینی ئەگەر خوا نەخواستە تووشی ڕووداوێک بوون بۆی کە دڵنیایان پێ بدرێ یاخود ئەگەر
وازان لە پیشەکان هێناس بەی ڕۆژ وەکو خانەنشینیە کە لە بەشێک لە یاساکە هاتووە بۆیان دابنرێت شتێکی واتان کردووە یاخود ئەمە پێشتری هەبوو کە ئیتکەم لەگەر بوو ئەو وەختی مدانەکانم بچووک بوون ینی ئەوە گەورە نەبوون بەس ئێستا کوڕەکانی خۆمن هیچ ئەوە نییە ینی دەستەبەری نییە مەسەلەن بەس ئەوانی پێشترێ هەبوو ینی هەموو ناویان نووسرا بوو هەموو کڵاوشتیان بە مەزبوطی کرابوو بەڵام لێرە ئەوستا سەبا شتش خۆشی باس کرد بەبوونی جیهانی کرێکاران خۆی ئەوە ئەوەیز لێ پرسم بزانم لەو لەناو ئەو ئاسن و مەکینەیە چی خۆشت بەسەر هاتووە چی شتێک ڕوویاوە کە لە بیرە نەچێتەوە بەڵێ ئەوەی جارێ باک لەو کاتێ باسکەم کە زمانی پێشوو کە ڕۆژی جیهانی کرێکاران چۆن دەکرا ئەمە پێمان دۆ قەلاب لۆری ئەوە فلاتەکان ینی دەکا هیچ پێوە نەبوو ئەوە فڕنیچەکان دەچوون لە ناوی فڕنیاندادانا کامل وەستا ئیشی دەکرد ئەوە ڕۆژی جیهانی کرێکاران بوو لە دووی یعنی ئەو لۆریە و قەلابە دەڕازراوە هەموو بە لۆکەی پەمبە و سۆر و جوان ئەمە لەکوێ؟ ئەمە لە هەولێر باشە لە پێش دەکا لە ناو بازاڕی لە شێستەکان دەسوڕاوە هەموو ئەو سارانە هەر سارێک تایبەت بەخۆی یعنی ئەو قەلابە تایبەت بە ئەوەی وەستای نانی فڕنی نانی فڕنیان دێتە دەڕۆژ دەشە ئەو خەڵکە هەموو لە جادێ ڕاودەستە سەپێری دەکات سەیری دەکرد لە دوایوی فیتەر یعنی مەشتە چاندادانا دوو وەستا فیتە ئیشیان دەکرد لە دوایوی کارکەش یعنی وە کاری وەکە وەستای بینا وەستای هەردێک هەش بۆ خۆی فستیڤالێکی گەورەی زۆر گەورە لە هەولێر ڕووی دەدا هەموو ئەو خەلکە لە زادەی دەوەستا هەموو چەپێدێدا سەیری ئەو ئەمە ساڵی چەند نزیکی لە ساڵەکان هەفتەکان هەتا دەوروبەری هەشتا باشە ئەوە لە تەمانێکی بچووک تاوان سەیرم کرد هەموو ئەم بینە ئەوجا هەر یەکە و هەر وەستایەک بەکاری خۆی یان حەمەلە بەکاری خۆی لەسەر ئەو فلاتەی ئیشی دەکرد ئەوە ئیستیڤالەکان کۆبەرهێنانەوە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکاران باش ئێوە دۆختان لە دەست پرسیارکردن چۆنە ینی خەڵک ئێوە دەبینێ دەڵێ هەست دەکەم ئۆتۆمبیلەکەم ینی حەماوەی زۆر باش نییە بەڵێ ڕاست دەکەی ئەمە وەک زۆر یعنی ئەو مشتریانە کە دێنە لامان کە باسی نەتەنیا مشتری لە ماڵەوە میوانتان دێ هەمووانە دۆختان لە دەست ئەوە پیشۆ کارمانە پرسیارتان ئیزعاج نابن بێزار نابن زیاتر ئەوێ مەسەلەن ئەتوو ئەو ناخۆشەکەی ئەوەیە ئەتوو کات تەواو بووە ئەو ڕەفیقانە دێن دەرێن دەبی بێوە دیسان یعنی ئەو دوودەکانتی خۆت تەواو دەبی ئیلا بێوە ئەگەر یان مەوزوعتان لە ناو سەیران قەدوا بووە ئیتر ئەمە چییە لە سەیران لەبەرەوەی تۆ پیشەکەت ئەمەیە جا زۆربەی کەس تووشیەوە بێ سیارەکەی پەنچەرە بێ فیل پۆمپێوەستێ لەوێش تووشە بن یانە بێ ژیانتان ڕۆیشتیمە دوو سیارە دوو عایلە هەموو ناو سیارەکان هاتینە خوارێ ئاتل بووە بۆن تیاردایتەوە ئیدی چ مشکلی وەڵا سیارەوە باشە خۆتە چی یانەوان پێتەڵێن نا ئەمن دەچم بەخۆم دەچم واز بە ئیشیمە وەکو دکتۆری سیارەیە چۆن دکتۆر مثلا کە پیشەی دکتۆراتیە ئینسانیە ئیمەش عین وەکوویە عین مەچینەی هەیە گەرم دەبی ئەمە هەردەستی هەموو شتێکی وات بەسەر نهاتوە کاک ڕزگار بۆ نمونە لە شوێنێک بی لە کاتی پشوتە بە لە ئیسراحەتا بوو بێ تووشی ڕووداوێکی ئاوابی بەڕێگار ڕۆیشتومە بۆ گەشت دوو سیارە ڕاوەستاون یعنی گوتی ئەمە چەند لە مێژە ڕاوەستاینە هەر بوونیتی هەرداوە گوتم یەکسەر دەستەکەم گەیان دوو سیارەکە چابوو ڕاست ڕۆی یعنی دوو عایلە ڕاوەستا بوو بە شتێکی بەسیت یعنی زۆر مهمە ئێمە ئیشیمە وەکو دکتۆری ینی هەم خێرەکی زۆرە بەسنجاوی ئەمە لە جادەی شەوی جێژنە بەیانی جێژنەیە سعادیەکی شەو بوو باشە بە جادە دەهاتم سیارە کوژابەوە عەرەبیش بوو گوتم خێرە گوتی وەڵاهی سیارەم پاتری مردیە دەگوتم باشە ئەم پاترێکم زیادە لە ناو سیارەی زیادەژە پێەیە ئیسعافەکەشە پێێت هەم شتی تێدا گوتمەوە ئیشەکەی خۆت پێ بکە ئەمن سێرڤزم هەیە ڕوونگۆڕی و پەنسەتی و تایە و هەموو شتێکم هەیە دەگوتی دەتوانی ئێستا لۆم بمدێ ئەمن بەیانی جێژ نییە خۆ نییە گوتم بەڕێ بڕۆ بابسین ینی دوای ئەوەش بوو کار بوو چوومە توانم لۆ کردەوە پاترێکم دایتێ
ئەوانە هەم خێرێکی زۆرە یعنی ئەتو خێرێکی زۆرە یەک شتیش هەیە وەستا سەباح ئەو گلەیەش ئی هاوڵاتیانە دەیکەن دەڵێن تۆزێک ینی کە دەڕۆین ناو سناعی بێ قۆڵ دەگەڕێەوە شتی وە هەیە یان یەک شتی تر هەیە وەستا سەباح زۆر جارەڵێ خوا نەخواسە کە ڕووداوێت تووشەبی ئەڵێ هەر بەس بی بە بۆ سناعەکە هەمووی خۆم کێشە نیە هەمووی مەسرەفەکەی لەسەر خۆم بەس بانەچم لەوێ بوەستم بۆ کاری چی ئەمە بۆچی درەنگ کارەکان تابێت کرێکارتان کەمە یاخود فریان ناکەون ئەوە نەخێرە لەبارەی ئەوەی خۆی ماندیە خۆی کە مرۆڤەکەت کە دێتە لای من ماندیە یان بێزارە هە دەوێت زوو دامێکی کردو و ماڵی وێرە بێزارە بەس زۆری دەرێ بڕۆ زۆری ناکرێت و بەڕێکەی بەس ئێستاش گۆڕان کاری زۆر بەساتی بەڕاستی کە باسی پێشترکەم پێشتر سەعب سارە سار ئۆتۆمبیلەکە ڕاوە دەستا خۆی ئیشی دەکرد لەگەڵ ئێمە هەمووی دەبایە ئەو ئاسنەی کە ئەمە پێدرنکەوە بەردەستی دادەن بەردەستی با بیبردبە بەس ئێستا نەخێر ئێستا وانە ئێستاش باوکم وایە وەستا سەباح باوکم کە خۆی سارەکە بەرەی هەر کامێکشیان کامێکمان بیبا بۆ سناعە خۆی لەگەڵ وەستاکان بۆ بە برادر ئیتر خۆی چشتەکانیان بۆ پێیاکە ئەمە بە هاوکاریە بۆ ئێوە باشە زۆر باشە بەس خەڵکەیە وچی باسم گوتم ماندیە پێویستی بەوەیە کە سارگە بزی دەیرێت تەمینە بەس ئەمن هەر لە ترسیەوە ناوێرم خۆم سەردانی فیتەروانە بکەم ئەوەی کە دەڵێ بڕغوەک لە فەرعی سێم هەیە ڕاستیەوە ئەوە باشە لە معاناتی ئەوانی شتێگەیت بێگومان ینی کارەکەیان قورسە لە سناعی دەکا شێخەڵای ئەو کەلیمە ڕوویدایە دەکات لە زمانی لە سناعی شەخەڵای بوون کە وەستاکە گوتی بۆ کوڕم سەمونە بێنە سەمونەی سێزدە بێنە ئەویش چوو بە لای ئەوەی فڕنی سەمونەکە پاتۆ گەڕان گوت وەلای وەستا فڕنەکە هەر سێزدە زانی ناوی باشە گوت وەلای وەستا سەمونەکە قەپاتە وەستا سەباح کرێکاری بیانیتان لایە نەخێر لاتان ئێوەش وەستا ڕزگار ناتەبیع بێت بەس نەخێر لای باشەوانی کە لای ئێوەن پیشەوەرن بوون بە وەستا بە خبرایانە یاخود لەگەڵیشیدا خوێندویانە چۆن بۆ نمونە و مناڵانی کە ئێستا بۆ نمونەک وەستا ڕزگارە لە مناڵەکانم لەگەڵ مایشەکەن ئەخوێنن لەو بوارەیان تەنها خبرەی ئێوەیە فێریانەکەن یان خبرەی خۆتان ئەوە نەزەری علمی ئەمە نەزێڕی ئەوە کە دەبتە مهندس و دەبتە ئەوەی بەس ئەمە عملیەکەیە بە عملیەکەی فێر دەبی خۆشی وەستا هەیە خۆی دەبگرێتەوە سەر مرەڤایەتی هەیە وەستا هەیە تاخیر یعنی کارمەندەکانی بەدەست خۆی فێر دەکات بە تاخیر فێریان دەکات مامۆستای باشە ناتوان برێم بەس ڕێزمە لەوەتانە بە تاخیر هەتا لای نەڕوە بەس هەیە زوو فێری دەکات لە بە مرۆڤایەتی ئەوەش شێوازی تێگانە زوو تێبگا زوو فێربی زوو بگاتە بستە دوو ژیانی خۆی ژیانی خۆی بکەوت و دوو ژیانی خۆی وەک ئەوەی کە باسم کرد پێشتر گوتم کارمەندەکانی ئێمە کە بووە 7 ساڵ بووە 10 ساڵ دەبی ئەوە لە ئێمە بڕوە بچی دوکانی دابنێ لۆ خۆی دەست بە ژیانی خۆی بکە ڕێگری ناکەن ینی هەندێک وەستا هەیە لە پێنە ئەوی کە شاگردەکەی باشە دەبینی سوودی هەیە بۆ دوکانەکەی مشتریەکان لەگەڵی باشن ینی حەز دەکات لەگەڵی بمێنەوە وەڵی زۆرم هەبووە یعنی ئەمن ئەوزا بە قەد نادرم شاگردم دەرم کوڕەکانم بە هەمیان دەرم کوڕەکانم یعنی ئەوانەی کە بەخۆم یعنی کەسیان لە خۆشەویستیان ناوێکە لێنە ناون بۆ نمونە نازناوەکەیان بگۆڕی شتێکیان وایان پێ بەس بە سەردەمێ دووم هەبوون دوو نابوون هۆچان ناویان گەیلان بوو باشە کە دەمگوت گەیلان هۆچان ئاودا یەکەکەم بە برایش کە کردەوە ناوم لێنە ئەرکان ئێستاش بەخۆی گەیلانە لای ماروحایلی خۆی لە ساحی کامل ئەرکانە ناوەکەت گۆڕیوە لەبەر ئەوەی لێمان تێک دەچوو دوو گەیلانمان هەبوو دەستان خۆش بێمان بۆیان نەوەی تر لە ژێردەستی ئێوە بە باشی ئێوە تەمان درێژ بوون لەگەڵ ئێوە زۆر سپاس بۆ ئێوە خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ دوو کەسی پیشەوەر لەگەڵ ماموو لە بەرنامەکەتان جوان کرد وەستا ڕزگار و وەستا ئێوەش هەندەکەن لە کەناڵی 24 دەکەین بەڕاستی یعنی وەک بڵێن ئەمە لە تەمان نامان دەکرد کە ڕۆژێکی ئەوها لە بەرامبەر تەلەڤیزیۆنی باسی ژیانی خۆمان کرد ئێستا وەک ئەوەی کە باسم کرد بەڕاستی پێویستمان بە ئاگرکوژێنەوە هەیە لە لای دەکا
منطقەی خۆمان ئەزنەکەم بەزی خۆمان هەم منطقەکانی کە دەبینی شارەکە ئێستا کەس پێدرێن پیشەسازی باشوور شارەکە بەڕاستی حتا پێشمان بە بنکەچی تەندروستی هەیە بەڕاستی یانی ئەوانەی دەبینی خوانە خواستا دەست بە بەرئاسنێک دەکەوی ئاستی دەبڕی هەتا لەو شارع ئیزدعامەی دەگاتە فریاکەوتن ڕاستە کارەکەی زۆر ئەستەم و مەترسی داواکاریەکەشی داواکاری بەجێ هیواین کە لایانی پەیوەندیدار داواکاریەکەیان زۆر سپاس بۆ ئێوە بە شێوەیەکی باش بۆ جێبەجێ بکرێت بە تایبەت چونکە ئەوە لەسەر ژیانیەوان و مەترسیە بۆ سەر ژیانیان